بیسەر و بینەرە بەڕێزەکانمان لە هەرجێن سڵاتان لێبێ چاوتان لەسەر بەرنامەی 6 پرسیار لامەبن بۆ هەر جارێک بەربژێرێک یان کادری و کاندیدێکی لێ هاتووی پارتی دیموکراتی کوردستان لەسەر بازنەی سلێمانی لە لیستی 190 میوانداری دەکەم و 6 پرسیاری لەگەڵ گفتوگۆ دەکەم بە هیوام ئەو وەڵامانە بێ کە ئێوە دەیخوازن و دەتانەوێت دەستام کرد لە کاندیدەکانی میوانم. ئەمڕۆ میوانەکەم تایبەتە، ساڵانێکی درێژ لە بواری خێرخوازی بەخشین میهرەبانبوون لە دەستگای خێرخوازی بارزانی نزیک بە 10 ساڵ لە ئۆفیسی سلێمانی خزمەتی ئەوەی کردووە بێ ئەوەی پرسی بێتی سەر بە کام توێژن، سەر بە کام حزبن، سەر بە کام لایەنن، تەنها شایستە بوو بێتن لە بەشێکی زۆری چالاکیەکان بینیوتانە. دەستی میهرەبانی و ئاوەدانی دەستگای بارزانی گەیشتۆتە دەیان سووچ و قوتابخانە و کلێنی ئەم پارێزگایە بەهۆی ئەم ستافە ماندونە ناسە. هەروەها بەڕێزیان ئێستا لێپرسراوی پەیوەندیەکان و ڕاگەیاندن و ئەندامی دەستی کارگەری دەستگای خێرخوازی بارزانین کە یەکێکە لەو دەستگایانەی دەستکەوتێکی گەورەیە بە شانازیەوە پارتی دەستی گەشتۆتە ئەو کارە خەیر و پڕمهرەبانی و بەخشینانە لە ڕێگەی ئەو دەستگا گرنگەوە سڵاو بۆ هەموو ستافەکان دەنێرم. میوانەکەی ئەمڕۆم ژمارەکەی 35 لە ڕێزبێندی کاندید و بەربژێرە لێ هاتووەکانی لیستی 190 و بەو کادرەش یان بەو کاندیدە ناسراوە کە ئازایە بوێرە چالاکیەکانی بەر لە هەڵبژاردننی بەسن بۆ ئەوەی کە ناسی بێتان و ئێستا بیرتانی دەخینەوە. میوانەکەم سۆران سید خەڵەف کاندیدی ژمارە 35 کاک سۆران زۆر بەخێر بیت گەورەت زۆر سپاس ئەم جارە لە قۆناغێکی تر ئێوە دەبینین و لە بەرنامەی داهاتوو لە پەرلەمان بین ئینشاءالله. سپاس بۆیەوە، سپاس بۆ ئەو ئەرکە ماندونە ناسانەی خۆت و ستافەکەت و ئەو ڕادیۆ جوانە کە ئەیکێشن لە پێناو سەرخستنی پرۆسەی بە براندینکردنی لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان، لیستی سەرۆک بارزانی، لیستی ئەو لیستی شەهیدان، لیستی شاری سلێمانی، لیستی شاری ڕۆشنبیری، لیستی گەرمیان و گەرمیانەکان، لیستی چەمچەماڵ و لیستی ڕاپەڕین و شارباژێر و پێنجوێن و سەیسایەق. ئەمانە هەمووی ئەو پێناسەی ئەو داڕشتەیەن کە کۆمەڵێک شەهید و خەڵکی قوربانی و ڕاگەیاندنکار و مامۆستا و ڕۆشنبیر و مسەقەفین، ئەندازیار و دکتۆر و کاسب و کرێکار و بۆیاغچی و چایچی و دوکاندار و چێشتخانەکان هەمویان پێکەوە کاریان کردو بۆ سەرخستنی پرۆسەی سیاسی لە کوردستان و دروست بوونی حکومەتی هەرێمی کوردستان. ئێستاش ئێمە خۆمان ئامادە کردووە بۆ خولی شەشەم ئینشاءالله و کارکردن بۆ سەرخستنی پارتی دیموکراتی کوردستان و کاندیدەکان ماڵ بە ماڵ، بە پێی پەتی، بە دەستی پڕ، بە چاوی پڕ، بە دەست پاکی، دەم پاکی، داوێن پاکی هەنگاوەنێن بەرەو ڕوێ و خانەوادانەی کە پێویستە ئاوڕیان لێ بدرێتەوە. ئینشاءالله ئێمە سەرکەوتنمان لێوە دیارە و ئاسۆڕوونە ئینشاءالله. ئینشاءالله زۆر بەخێر بێ. کاک سۆران لە دەروی ئەو 6 پرسیارم کە دەمەوێتی بکەم حەزەکەم بڵێم زۆر قەوارە و حزبی دیکە ئێستا مزایدە بەسەر بابەتی خێرخوازی و بەخشین و دەستی میهرەبانی و بەم ناونیشانانە یان ڕاکێشانی سۆزی دەنگدەر پارتی ئەزمونێکی زۆر جوان و گەورەی لەم بابەتە هەیە، زۆر کەم باسی دەکا وەنیە. حەزم کرد باسیەوەم بۆ بکەین جا بچینە ناو 6 پرسیارەکەم. ئەلبەت پارتی خۆی بە ساحێبی پرۆسەی سیاسی حکومڕانی کوردستان ئەزانێت، هەر دەستکەوتێک لە دەستکەوتەکان دەستکەوتی خەڵکی کوردستانە، پارتی سەرقافڵە و ڕێنیشاندەرە، بۆیە کەمتر دخۆی لە ئەو بابەتانەدا. بابەتی استراتیژی و گەورەتر هەیە، چونکە کاری خێرخوازی میشە پارتی ئاواتە خوازە لە کوردستان کاری خێرخوازی پێویست نەبێت. ئێمە بتوانین زەکات و خێر و خێراتەکانی کوردستان، چکە بە حکم و بە درێژایی تەمەنی کورد هەمیشە مەزلوم بووە، بۆیە دائیمەن حەزی لێیە هاوکاری خەڵکانە بکە کە مەزلومن، ئەوانەی کە زوڵمیان لێکراوە. بەدەیان هێزار خێزان و خەڵکانی هەژار و بێ باوک سوودیان لە دامەزراوەیەکی وەک دەستگای بارزانی بینی، هەڵبەت لە ڕێی ستافەکانەوە کە زۆر لێ بڕاوانە و جوان کار دەکەن. ئێمە هەمیشە کارمان لەسەرەوە کردووە چۆن بتوانین دەوڵەمەندەکانی کوردستان خۆیان ساحێبی بڕیار بن و تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانی هەمیشە پێشەنگ بوون لە دەرخستن و براندینکردنی کاری خێرخوازی لە کوردستان. ئەگەر ئێمە ساڵانی پێشوو لە نەوەتەکان وڵاتانی دنیا هاتن کاری خێرخوازی و خێریان بە میلەتی کوردە کرد لە دوای دروستبوونی پرۆسەی خێرخوازی لە کوردستان و ئاشناکردنی بە
میکانیک و بە ستانداردکردنی کاری خێرخوازی لە کوردستانە بینین دەوڵەمەندەکانی کوردستان هاوکارن بۆ ڕەوانەکردنی هاوکاری بۆ ئەو میلەتانەی کە لێیانە قەومێ لە سووریا لە تورکیا لە یەمەن لە بەنگلادێش ئەمانە هەموو ئەو دەستانن کە دەستگای خێرخوازی بارزانی توانیوێتی مال الئەمین لیەد الئەمین ئەو پارەی کە هەیە لە دەوڵەمەندەکانەوە لە کوردستان بگوازێتەوە بۆ خەڵکی خۆمان و ئەو دەوڵەمەند و کۆمەک بەخش و مرۆڤ دۆستانەی کە لە سەرانسەری دنیا بە دۆلارێکیش ئەبەخشن ئێمە دۆنەیشنیەکەین و ئەیهێنینە کوردستان بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان بەبێ جیاوازی و بەبێ ئەوەی بیر بکەینەوە کام ڕەنگە لە چ شارێکە و چ سەربەچی لایەنێکەوە باوکی ناوی چییە تەنها ئەوەیە بارزانیە فەرمێ شانازیە بۆ مرۆڤ خزمەتکاری میلەتی خۆی بێت. باشە شێوازی بەرنامەکەی من هەندێک جیاوازە دوو بۆکس لە بەردەمی جەنابتە کاکسۆران بۆکسێکیان پڕێتی لە کارتی پرپرسیار هەر کارت و یەک پرسیاری لەسرە و بۆکسی دۆم بەتاڵە هەر پرسیارێک کە دەیخوێنیتەوە بە دەنگی خۆت دواتر وەڵامی دەدەنێ گفتوگۆی دەکەین دەخیتە بۆکسە بەتاڵەکەەوە بۆی نەبێ بە دووبارە دەست پێەکەین و کارتی یەکەمان بۆ ڕاکێشە بزانین ئەو پرسیارە چیە کە بۆمانە خوێنیتەوە. سپاس دەکەم. پرسیارێک لێرە کراوە ئەڵێ چی لە لای تۆ هێڵی سوورە؟ باش کارتەکەشی سوورە پێمان بڵێ بۆ کاندیدێکی وەکوتەوە بۆ ئەزمونە زۆرەی هەتا لە ئێستا و دوایش بۆ کاری پەرلەمانتاری چی هێڵی سوورە نابێ ببەزێنرێ و سنوورە بۆ تۆ؟ لە لای من شتێک هەیە گرێدراوی یەکە ئەوەیە کە بەزاندنی هێڵەکانی درێژیکردنە سەر دین لە لای میلەتی من هێڵی سوورە چونکە پارتی ڕاگر و کۆڵەکەی هەموو دینەکانە لە کوردستان بۆیە من دەستدرێژیکردن بۆ پارتی و فەلسەفەی ڕێبازی بارزانی هێڵی سوورە لە لای من چونکە هەم خەڵک و هەم دین و هەم خزمەتیش لە لای پارتی گەنگەشاکرێت. دەستخۆش بۆ سبەی شەروا بێ لە پەرلەمانیان لە پەرلەمانی کوردستان هەمیشە بەڵێنم ماوە ئەگەر ئێمە کاندیدانی ئێمە دەرچوون هیوادارم چونکە یەکێکە لە پەیڕە و پرۆگرامەکانی من بۆ پەرلەمان و بۆ ئایندە منە بێ لەوێوە پارتی ساحێبی هەموو ئاینەکانە لە کوردستان هەموو نەتەوەکانە لە کوردستان من ئەو کەسم کە نەخۆم ڕوڕەشی لای خوا و لای خەڵک و لای دەنگدەرانیش ناکەم بۆیە لە پەرلەمانی کوردستان بە دڵنیاییەوە ڕابردوو سەلمێنەری ئایندەیە من لە دەستگای خێرخوازی بارزانی ئەوەی لە توانا ماویە کردومە لە پێناوی خوا و میلەت و ڕێبازەکەم. ئەچین بۆ کارتی دووەم میوانەی ئەمجارەی بەرنامەکەم ژمارەکەی 35 وەکو هەمیشە دەیبینن لە ڕیزبەندی کاندیدەکان. تەبانەمە پرسیارێکی زۆر جوانە کارتەکەشی زەردە زەرد دڵەکاتەوە ئێمەزانین بۆ نەخۆشی باشە دڵ زەرد هیوادارم هەموو کەسێک دەرگای حوشەکەی و ماڵەکەی بکا بە زەرد چونکە ماڵی خۆم دەرگاکەی زەردە. ئەڵێ پەیامت بۆ وانەی هێشتا دڵنیانین کە دەنگدان بەشداری دەنگدان دەبن یان دەزانی ها خەڵکێکێ لەم سنوورە بەتایبەت نیگەرانە دەنگی دا و خزمەتگوزاری پێشکەش نەکراوە دەنگی داوە و هێشتا پاداشتەکەی وەرنەگرتووە ئەم جارەڵە بایکۆتی دەنگدانەکەم بەڵام ڕەنگە قسەیەکی ئێوە کاریگەری زۆر گەورەی هەبێ. کەنارخان تەبان ئێمە زانین خەڵکی شاری سلێمانی تەکیدم کردوێتەوە لەوەی کە مەکینەی دروستکردنی سەقافەیە بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان ئەبینین هەمیشە گۆڕانکاریەکان لە سلێمانیەوە دەست پێیەکات ئێمە بینیمان شێرە کوڕان و ژنانی شاری سلێمانی و گەرمیان و ڕاپەڕین چۆن بەگشت حکومەتی بەعس و بە ئەمنەکانە چوونەوە بە هەمان شێوە لە دوای پرۆسەی ئازادی عێراقیش بینیمان خەڵکی سلێمانی پێویستی بە خزمەت گوزاریە پێویستی بە خۆشگوزەرانیە بۆیە زوو بڕیارەیەن ئاستی سەقافیان بەرزە بینیمان دوای تاقیکردنەوەی یەکێتی گۆڕانیان تاقی کردەوە گۆڕان بوو بە داینەمە و خولیا و حەزەکانیان بینیمان لە سێ هەڵبژاردنە گۆڕان هیچی نەکرد ببوورە ئەماڵێم نوێنەرەکانی گۆڕان خۆیان فرۆشت و کارێکیان کرد کە دەنگ بازرگانیان بە دەنگەکانەوە کرد و بەشێکی شانیان توانی نوێنەری خەڵک بوون لە ناو گۆڕانە وێستا حزبیان جیا کردوێتەوە بانگەشەکەن بۆ لایەن و بۆ کەسایەتی دیکە چەند ملیۆن و هاتنەوە سەر چەند هەزار ئێمە بینیمان خەڵکی سلێمانی بە پێی مەرحەلە گۆڕانی کەم کردەوە 25 بوو بە 24 یەکسەر بڕیاریدا کردی بە 0 ئێمە زانی لە پەرلەمانی عێراق 0 کورسی هەیە ئەمە یەکێکە لە ئەو قوبانەی خەڵکی سلێمانی ئەیات بۆیە لەم هەڵبژاردنە هیوادارم گەنجان
ئەو کچە جوانانە ئەو کوڕە جوانانەی کە کارتی دەنگدانیان هەیە و هێشتا بڕیاریان نەیاوە لەژێر ناونیشانیەوەی خۆ ئەگەر ئێمە دەنگ بین خۆ تاعینیشمان ناکەن ئاخر خۆ تاعینات زۆر گرنگ نییە ڕاستە بژێوی حیاتی ئینسانە بەڵام ئەگەر تۆ دەنگ نەدەی بەلایەنێک ناتوانێت دیباجە و مەنەفێسی حکمڕانی بە شێوەیەکدا ڕێژێ تعینات و خزمەتگوزاری و پرۆژە و هەلی کار بۆ تۆ بڕەخسێنێ لەم ئیدارەیە نەبێت چۆن بتوانێت بگابێت بە هیچ شێوەیەکە بێ ئەم ئیدارەیە بۆیە داوایان لێکەین پارتی دیموکراتی کوردستان داینەمۆی حکمڕانی داینەمۆی خزمەتگوزاری و پرۆژەکانە و ئەگەرتانە بێ متمانە بەهێزی خۆڕاگری ڕازگۆیی بەدەست بێنن پارتی دیموکراتی کوردستان تاقیکەنەوە پارتی دیموکراتی کوردستان هێزی دووەمشتان تاقی کردەوە وەرن بۆ لای هێزی سێیەم هێزە گەورەکە چونکە ئێوە دائیمان لەگەڵ بچووکا بوون بچووک هەمیشە ئێوەی بەکارهێناوە بۆ بەهێزبوونی خۆیان مکیاڤیلی ئەڵێ بێعقلەکانە و کەسانن کە هەمیشە پاڵپشتی کەسانێکەکەن کە بەهێزن بۆ ئەوەی خۆیان بە بەهێزیە مێننەوە خەڵکی بچووک بەهێزەکەن بۆیە پارتی بەهێزە وەرن بەهێزتریکەن بۆ ئەوەی لە زاخۆ تا خانەقین لە کفریەوە تاوەکو پێنجێن و لە چەمچەماڵەوە تاوەکو مەرکەزی سلێمانی پێکەوە زرد بپۆشێ و بۆ پێشەوە پێشمانکەوە بارزانی دەستخۆش کارتی سێمان بۆ ڕابکێشە زۆر چێژ منە وەڵامەکانت بینی هی ئەوە نین کە پرسیاری دیکەیان لەسەر بکەم و بینەرەکانیشم بیسەرەکان بیریان دێنمەوە 35 لایەت نەچێت کە میوانی ئەمڕۆمە یەک پرسیارە لێرە ئەڵێ دەتەوێت کام نادادی نەهێڵیت یەک نادادیم پێ بڵێ لەنا ئەو نادادیانەی سنووری بازنەکەی کە لیکان دیدیت خوای گەورە لە قورئانە فەرمێت وما أرسلناك إلا رحمة للعالمين وما تحكم بالعدل والإحسان إما هميشا پارتی پێشەنگ بووە لە ڕیشە کێشکردنی نادادی لە کوردستان و بە تایبەتی لە سلێمانی لە شاری سلێمانی بەڵێنتان پێیەم بەندە چۆن لە دەستگای خێرخوازی بارزانی کاری کردووە نەترسانە و بوێرانە و دیبلۆماسیەت و ئەتەکێتی دەستگای خێرخوازی بارزانی لە کارکردن بە شێوەیەک بووە هیچ کەسێک نەیتوانیوە هیچ ئەرکێکی یاسایی یا ڕێگرێکی یاسایی بۆ دروستکە لە بەردەم خزمەتگوزارەکانی بە هەمان شێوە من دڵنیاتانەکەمەوە ئەو نادادەی کە لە سلێمانی نایهێڵم دوو بابەتە دەستدرێژیکردن بۆ سەر زەویوزاری خەڵکی کە ئەمە بەکارە هێنرێت بەبێ مۆڵەت پێدان داگیرکردنێکی ئاشکرا و فرۆشتنەوەی دووەم ڕێگە نادەم بە هیچ شێوەیەک مەزایەدا بە پرۆژەکانی خەڵکی سلێمانیەوە بکرێت و ئەو پارەیەی کە بۆ بودجەی پرۆژەکان تەرخان کراوە کە لە داهاتی ناوخۆیە لە خاڵە سنووریەکان و فرۆشتنی نەوت و سوتەمەنی و داهات و زەریبە کە هەموو پارێزگایەک داهاتەکەی کاتەوە بە پرۆژە بەداخەوە لە سنووری سلێمانی لە ساڵی ڕابردوو 2 تریلیۆن و 870 ملیار و 135 ملیۆن دینار تەرخان کرابوو بۆ پرۆژە بۆ 863 پرۆژە بەداخەوە لەو پارەیە لەبەر ئەوەی داهاتەکە بخورێت و خوراوە 350 ملیاریان تەرخان کردو بۆ پرۆژە بچووکەکان شاری سلێمانی بە بۆیاخکردن و بە گۆڕینی عامود و بە ناشتنی نەمام پرۆژەی تێناکەوێت و خزمەتگوزاری تێدا بەرپا نابێت پلانی شاری سلێمانی بگۆڕێت بەداخەوە شاری سلێمانی لایەکی ئەتوانین سەتی بۆ دروستکەین لاکەی کەی کراوە بە شوقا فرۆشراوە بۆیە ئەوەی بەندە جێبەجێیەکات لای خوا شاهێدیەدەم من ساحبی خۆم نیم ساحبی پارتی دیموکراتی کوردستان و دەنگ و جەماوەرە بین و ئەو دادادیە ڕێگە نادەم چونکە ئیشی پەرلەمان تەشریع و ڕەقیبە ڕاستە ئەچین بۆ کارتی چوارەم بزانین پرسیاری چوارەمیش ئەو وەڵامەیە یان ئەو پرسیارەیە کە دەنگ دەربۆی گرنگە ئەم کارتەش دیسان زەردە بەڵێ زەردەڵێ یەکەم هەنگاوت بۆ کام توێژە بێت مەبەستمانە بڵین وایدانە لە پەرلەمانی ئینشاءالله و کار بە باوڵین دەست بەکارە بنکارە یەکەم هەنگاوت لە کام توێژ دەست پێیەکی یەکەم هەنگاوم پەنا بۆ مامۆسایانە بم و داوایان لێ یەکەم ئێوە داینەمۆی پێشکەوتنی وڵاتن سیستەمی ڕۆشنبیری هەر وڵاتێک تێک بچێت 10 ساڵ خۆی ناگرێتەوە داواتان لێ یەکەم قەت بایکۆت نەکەن و ئەوانەی مەزایدە بەسەریەوە واکەن دوای 3 مانگ بایکۆتکردنیش ئێوە بە ناچاری هێننەوە بۆ بابەتی
بۆ کردنەوەی قوتابخانەکان. ڕاست منەوە ناڵێم شاری سلێمانی دوای 3 مانگیش بایکۆتکردن زۆربەی یەکەمەکان خەڵکی ئەم شارن. ڕاست بۆیە ئێمە ساحێبی بزوتنەوەی ڕۆشنگەرین لەم شارە و ئەبینین دەدامەزراندنی بزوتنەوە ڕۆشنگەریەکان کەرکوب گەرمیان و سلێمانی پێکەوە دوو قوتابخانەی ڕۆشنگەری دروستەکرێ هەردووکی لەم شارە دروستە بێت، هەم بزوتنەوەی ڕوانگە و هەم کەرکوب گەرمیان. بۆ ئێوە ساحێبی ئەو بزوتنەوە ڕۆشنبیریان یەکەم توێش ئیش بۆ مامۆسایانەکەم. مامۆسایان سەر قافڵەی ڕۆشنبیر و پێشکەوتنی وڵاتن. تازەترین دیاری جەنابی مەسرور بارزانی بە گرێبەستبوونی 43,000 مامۆستای وانەبێژیش بوو لە کابینی نۆهەم. بەڵێ بە هەمان شێوە ئێمە داکۆکی کاری سەرسەختی ئەو مامۆسایانەشین کە هێشتا نەیانتوانیەوە بچن بە فرت و فێڵ ناوەکانیان دەرهێنراوە وەکووانە بێش دوورە خراونەتەوە خەڵکی کە لە شوێنیاندانراوە. ئێمە بەو بابەتە لاریمان لێ نییە. ئاواتە خوازین حکومەت هێرێمی کوردستان و پرۆژەکانی بتوانێت جێگەی هەمویان بکاتەوە و پێویستیشە جێگەیان بکاتەوە، چونکە وەکو باوکی میلە دوایە نابێت جیاوازی لە نێوانیان نابکات. باش ئەچین بۆ کارتی پێنجەم. کارتی پێنجەم ئەمەیان بابەتێکی زۆر قورسە، چونکە من لە هەموو ماڵەکان ئەم بابەتە شی ئەەکەمەوە. چوونی من بۆ ماڵەکان بۆ بابەتی دەنگدان دەنگ کۆکردنەوە بۆ پارتی دیموکراتی کوردستان زۆرم پێچێت. هەمیشە تیمەکان ئەڵێن تۆ تاخیرە بی لە ماڵەکان. ئەڵێ چۆن پاداشتی دەنگدەرانت دەکەیت؟ دەنگدەر چاوەڕێی ئەوەیە بزانێ بەڕاستی دەنگ بە تۆ دەدات ویژدانی خۆی ئاسووداکە بەس تۆ چیەکەی؟ من ئەڵێم لە دروشمی من بۆ دەنگدەران ئەو کەسانەی کە دەنگی خۆیان متمانەی خۆیان وەکو زنجیر بەگەردنی منە هەڵەواسن لە لای خوا و لە لای حەزبەکەم و لە لای خەڵکیش خۆم ڕوڕەشی دنیا و قیامەت ناکەم و ئەوەی لە توانای بەندا بێت لە چاودێریکردن لە ڕوبەڕووبوونەوەی ئیشەکان و بەداداچوونی کارەکانیان و لە سەروی هەمووشیانەوە. من ئەوەی لە دەسەڵاتی منە دوو کارە، یەک بەخشین، دوو جێبەجێکردن. هەموو ئەو داهاتەی کە دەستم ئەکەوێ لە موچە لەبەرەوەی من موچە خۆرێکی دیکەم هەیە، ئەویش خێزانمە. موچەی خێزانەکەم بەشی خۆم و خانەوادەکەمەکات. موچەکەی خۆم بەخشیوە. چۆن لە دەستگای خێرخوازی بارزانی موچەکەم بەخشیوە بە فەقیر و فقرا چەند ساڵە، موچەی خێزانەکەم بەشی هەردووکمانەکات. بە هەمان شێوە من درێژە پێدەری ئەو ڕەوتە ئەبم، چونکە دڵنیام ئەم میلەتەی ئێمە کەوێتە خۆشگوزەرانی. ئێستا پێویستی بە هاوکاریە، ڕۆژگارێک دێت پێویستی پێی نییە، ماڵ بە ماڵ بە دوای خەڵکە ئاگەڕێین زەکات و هاوکاریەکانمانیان پێبین. شایستەمان دەست ناکەوێت وەکو دەوڵەتی ئیمارات چۆن ئەڵێ ئەرفع ڕاسەک ئینتە ئیماراتی، ئەبێ بڵێن ئەرفع ڕاسەک ئینتە کوردستانی. بۆیە ئینشاءڵڵا زەکات و هاوکاریەکانمانە نێرینە دەرەوە تا ئەو کاتە بەندە موچەکەی خۆی و ئەو داهاتە و بابەتی کوڕوزانەوەش لە دەوڵەمەنەکان و لەو خەڵکانەی کە هەیەە لە پێناو خەڵکی هەژار و کەم دەرامەت و مناڵی بێ باوک پێشکەشێکم جار نییە و ئاسانە بۆ ئێوە لەبەرەوەی بەشێکی زۆر لەو خێزان و سوودمەندانە دەناسن. دوا پرسیارمان بۆ ڕاکێشە کاک سۆرانی بەڕێز. پرسیارێکی دیکاڵێ تۆکو کاندیدێک چی بە دەنگدەری سلێمانی دەڵێیت؟ وابزانم قسەی زۆر گرنگت بۆ کرد. ئێمە زۆر قسەمان لەم بارەیە کرد. ئەگەر پرسیارەکە بگۆڕین یان ئەشتوانین کارتێکی تریش لەبەرەوەی زۆر داوامان لە دەنگ دەرکردووە. باشە کاتە کارتێکی تەمان بۆ ڕابکێشە ئەتوانین کارت بگۆڕین. یەک پاسمان هەیە. ئەمە دوا پرسیاری پرۆگرامەکەم بۆ کاندید ژمارە 35. حەز دەکەیت لەگەڵ کام کاندید بچیتە پەرلەمان؟ ئەمە پرسیارێکی تا ڕادەیەک خولیا و حەزە. باش و ئەبێ پارتی دیموکراتی کوردستان و دەنگدەری پارتی دیموکراتی کوردستان بوێرانە وەڵامیان پرسیارانە بدەنەوە. ڕاست و ئێمە زانین پەرلەمان شوێنی دەرهێنان و دەرکردنی یاساکانە و گەنگەشەکردنی ئەو یاسایانەشە کە لە ڕابردوو مسادەقە کراوە بڕیاری لەسەردرا و هەمار بکرێتەوە. ئێمە زانین خەڵکی کوردستان کاندید و نوێنەری خۆی بۆیە نێرێتە پەرلەمان تەشریع بێت ڕەقیب بێت وەک کەلتوری میلەتی ئێمە میلەتێکی کۆمەڵایەتیە و احترام و ڕێز و سەردانیکردنی هەبێت لەگەڵ خەڵکا بە دەنگەوە بچێت و بتوانێت نوێنەرایەتی خەڵکی هەژار و دەوڵەمەند و ڕۆشنبیر و مسەقەفین بکات. واتە تەنها نەکوڕوزێتەوە بڵێ بەس نوێنەری فەقیرەکانم، ئەبێت
ئەم وڵاتە پێویستی بە دەوڵەمەنیشە بۆ ئاوادانکردنەوەی، پێویستی بە مسەقەفینە بۆ ڕۆشنبیرکردنی، پێویستی بە مامۆستا و دکتۆر و هەموو سەکتەرەکانەوە بەڕێوەبردننی. من ئەمەوێ لەگەڵ دکتۆر بژار کاندید لە بازنگەی دهۆک بچمە پەرلەمانی کوردستان. چەند کاندیدێکی دیکەم هاتن ئەو پرسیاریان بەجێهێشت. بەڵێ من ئەمەوێ لەگەڵ دکتۆر بژار بڕۆم. هیوادارم سڵای بۆ نێرین، هیواداری نەکێک بێ لە کاندیدا دەرچوەکان لە دهۆکی هاوکار و هاوسۆزم بووە لە یەکێتی قوتابیانی کوردستان و پێکەوە لە سەنتەری خامە پێکەوە نووسەر بووین، بڵاوکراوەکان یەکێتی قوتابیانمان پێکەوە دەرچاندووە و ئێستش کاندیدە و ئینشاءڵڵا ئەو لەوێ بێتە سەرۆکی لیژنە یاسایی و منیش ئەندامی لیژنە یاسایی. ئینشاءڵڵا پێکەوە ئەتان بینینەوە لەوێ. سپاسی ئەو بیوێریەتەکەم کە ئەم پرسیارە وەکوتم پێشتر تەرگەکرا، بەڵام جەناب دۆڵامتدایەوە. زۆر بەخێر بێ کاک سۆران. زۆر سپاس بۆ ئێوە. چێژمان بینی، سوودمان بینی لە وەڵامە شیرین و پڕمانە مەنتیقەکانت بە هیوام لە پەرلەمان بۆ بەرنامەی داهاتوو پرۆگرام بکەین. دوا دێڕ و پەیامی تۆ لەم بەرنامەیە. من سپاستانەکەم. زۆر بەخێر. و ئێوە لێرەوە مەوێ دوا پەیام بنێرم. ئێمە بەرەو ڕۆژەکانی دەنگدانەچین و ئەو ڕۆژەی کە 20 مانگ لە 6 بەیانیەوە تاوەکو 6 ئێوارە بەردەم هۆڵەکانی دەنگدان و ئەو شوێنانەی بنکەکانی دەنگدان پڕە بێت. دروشمی من وەکو ژمارە 35 سۆران سەید خەڵەف، سۆران خەڵەفی دەستگای خێرخوازی بارزانی، من پەیامێکم هەیە لە شاری سلێمانی ئەگەر بگەڕێی لە شار و شارۆچکەکان فلێکسی منی لێ نییە. زۆر گلەیم لێکرێ لەبەر ئەوەی کە فلێکسم نییە لە هەموو شار و شارۆچکەکان و لە پێشی ناوچە و لقەکانیش فلێکسی من نییە. باشە. من بەڵێنم داوە بەخوای خۆم ئەو پارەی کە بۆ فلێکس تەرخانم کردووە بەخشیومە بە مناڵی بێباوک و هەژار و کەم دەرامەت. ئێمە ئەزانین نەبوونی فلێکس ئەبێتە هۆی زەربەلێدان لە بانگەشەکردن. با من دەرنەچم، با من زەربەم لێ بدرێت و دەنگکەم بێنم، بەڵام لەبەر ئەوەی من لە ڕابردوو دەستی دەوڵەمەنم ماچ کردووە پارە بە هەدەر نەدەین لە پێناو هەژارانە. ئەو پارەی خۆم ڕوڕەشی لای خوا و لای خەڵک و لای هەژار و دەوڵەمەنان ناکەم، پارەکەم بەخشیوە بە ئەو خەڵکانەی پێویستیان پێێتی. کاندیدێکی جیاواز بوویت لە ناو ئەوانی دیکە. ژمارە 35م بۆیە سوپاسی هەموو خەڵکانە ئەکەم، ماڵ بە ماڵ، کۆڵان بە کۆڵان، کوردەواری ئاسا بە پێی پەتی. ئەگەر قاچیشی نەبێت سوپاس بۆ خوا دە تیمی من ئەلەو کەسانن کە بێقاچن بە دارشەقە گەڕێن ماڵ و ماڵ دەنگکۆوەکەنەوە. ئەم دەنگکۆکردنەوە بۆ لیستی 190 پارتی دیموکراتی کوردستانە. باش. من ماڵ بە ماڵ و گوند بە گوند گەڕاوم لە کوردستانە. کاک سۆران شتێکی جوانە دوت حەزەکەم بۆ بینەروی سەرەکانیشمی بڵێ لە پێش پرۆگراموتت زەکاتێک هەیە لە سەردەنگەکانمان جۆرێکە لە واجب هەروەک چۆن زەکات لە پارەکەمانە بەخشین کە کات بە سەریاتەیە پەرۆ دەبێ بە ساڵێک. دێڕەکە گرنگ بوو بۆم حەزم کرد بۆ ئەوانیشی هاوبەشی پێ بکەین. ئەمەوێ ئەوەتان پێ بڵێم لە ڕێگەیم ڕادیۆ پیرۆزەوە، چونکە ئەمە گەیاندنی پەیامی مرۆڤایەتیە، پەیامی حزبی و سیاسیە، پەیامی هزر و فەلسەفەی ڕێبازی بارزانیە. ئێمە چۆن لە لای خوا بەرپرسیارین لەوەی کە خوا پێمانە بەخشێت و دیسانەوە ئەڵێینەوە مال الئەمین لیەد الئەمین، ئەو ماڵەی کە خوا پێی بەخشیوی بیبەخشە بە دەستێکی ئەمین لە پێناو گەیاندنی بەو خەڵکەی کە پێویستی پێیەتی. بۆ یەکە کاتێک زەکاتە بەخشین بەدوای ئەو کەسانە ئەگەڕێن کە زەکاتیان پێشێت، بەدوای ئەو کەسانە ئەگەڕێن کە مستەحەقن و شایستن خێر و خێرات وەرگرن. من تاکی دەکەمەوە لە پێش جەماوەری بە شەرەفی شاری سلێمانی و هەموو کوردستانیانەوەی گوێی لێیەتی لە لای خوا و لە لای مرۆڤ و لە لای کوردستانیان پارتی ئەو حەزبەیە کە شایستە بێت زەکاتی دەنگی 4 ساڵەی خۆتانی پێ ببەخشن لە پێناو ئاوەدانکردنەوە و پرۆژەی خزمەتگوزاری و گەیاندنی مرۆڤایەتی و پاراستنی ئەمن و ئاسایش و ماڵ و سامانمان و ئێمە ماڵ بە ماڵ بگەڕێین. جا کەسێک لێی پرسییم ئێوە تانەوێت لە ڕێیخوا دەنگ وەربگرن، جا ئێمە چی شتێک هەیە لە ڕێیخوا گەورەتر بێت؟ ئەگەر لە ڕێیخوا دەنگ بە پارتی دیموکراتی کوردستانە بەخشن ئەوە دڵنیابن ماڵی مەلا مستەفا و سەرکردایەتی پارتی و کادر و ئەندام و پاڵێوراوانی پارتی شوێنکەوتەی خوان و شوێنکەوتەی ئەو دینەن کە خوا ناردوێتی بۆ سەر مرۆڤایەتی. بۆیە ئێمە هیوادارین پێکەوە دەست نەناو دەستی یەک پرۆسەیەک بەڕێوە بین پرۆسەیەکی ئارام. دواوشەیشم و دواوتەم ئەوەیە کە
کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان پەلکێش نەکرێن بۆ ناو شەڕەپەڕۆ و شەڕە قسە چونکە بەڕاستی لە سلێمانی بابەتێکی زۆر ئاڵۆز ڕوئەدات گەورە و سەرکردەکانی سلێمانی مناڵ ئاسا وڕکەگرن بۆ هەندێک بابەت کە ئەیانەوێت پرۆسەی سیاسی لە کوردستان تێک بچێت ئێمە وڕکمان ناوێت هەر کەسێکیش وڕک ئەگرێت ئاشتیەکەینەوە چونکە ئەزانین پرۆسەی سیاسی بە مناڵ بەڕێوە ناچێت ئێمە مناڵەکان دڵنەواییەکەین و ئەو مناڵانە مناڵی خۆمانن و سلێمانی شاری ئێمەیە شاری بارزانی و شاری لقی چوار و شاری پارتی و بارزانیەکانە بۆیە هەمیشە تەئکید دەکەینەوە وەرن دەنگمان پێ بدەن با ڕابەرتان بێ بارزانی و نوێنەرتان بێ ئەو کوڕانەی و ئەو کچانەی کە ئەتوانن پێشەنگ بن لە خزمەت گوزاری زۆر بەخێربەی سۆران سید خەڵاف کاندیدی ژمارە 35 لە ڕیزبەندی کاندیدانی لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان سەرکردەکانی پارتی دەڵێن بچووکەکان خۆیان بە شتە بچووکەکانەوە سەرقاڵ دەکەن پارتە بەهێزەکانیش سەرقاڵی کاری گەورەترن بۆیە دیقەت بدەن وردبینی بکەن پارتی ئەوەندەی بە کردار بۆی سەلماندون ئەوەندە بە قسە ئێوەی سەرقاڵ نەکردووە هیوادارم جیاوازی کاندیدان ببین و لە ناویشیاندا میوانی ئەمڕۆم کاندیدی ژمارە 35 سۆران سید خەڵەف ئەزمونێکی پڕ و دیار و پڕ چالاکی لە سلێمانی تۆمار کردووە و ئەو ئەزمونە شانازیە بۆ پارتی و بۆ خۆی بە هیوام لە ڕۆژی دەنگدان 190 و کاندیدەکانیشتان لە یاد نەچێ سوپاس باوەکارانم لە 6 پرسیار سوپاس بۆ میوانەکەم تا لەگەڵ میوان و بەربژێری داهاتوم دەگەڕێمەوە وڵاتان کوردستانی شیرین ئاوەدان و ئێوەش سەربەرز و تەندروست سپاس بۆ دەستان خۆش